ئێمە داوای مافی خۆمان نەکەین ئەگەر بیان و کۆرۆنایە لە شارەکانی تر بە شناخۆی کراوەتەوە و هیچ کێشەیەکی نییە بۆ خێر لە پارێزگە سلێمانی کۆڕۆنا هەیە و لە شارەکانی تر نییە وایە ئەگەر بیان و دابینکردنی پارەیە بۆ کۆمپانیای خاوێنکردنەوە ئەوە باش شتێکی نسبی ئەگەر لە تەلەبەش وەرگن کێشە نییە بەس بۆ کچی دامە فەقیرە لە شوقە بگریان شتێک بگرێ چی بکە ینی هیچ ئەمانێکی زمانێکی پارێزگاری نییە بۆ ئەم کچەکە بەتەنها لە شوێنێک بمێنێتەوە وەروەها ئێمە داواکارین کە کری خوێندنی ئەم ساڵی پارەیەڵ و ئێواران بە ڕێژێکی بەرچاو کەم بکرێت چونکە بەشی زۆری خوێندنەکە ئەلکترۆنی بووە ناو کەمپەس تەنها 2 هەفتە دێنە و ناو کەمپەس کێشەکەی ئێمە دیارە ئێمە داوای کردنەوەی داخلەکانەکەین لە کاتێکە ئەمە ئەگەر داخلەکان بەگشتی نەکرانەیەتەوە لە هەموو کوردستان ئێمەش ئەمانەتۆکو هەموو ئەوان بەڵام دیارەوەکوی کە بینین لە دووەکو لە هەموو شارەکانی تر داخلەکان هەمویان کراونەتەوە بەڵام سەبەبی کردنەوەی داخلەکانی سلێمانی چییە ئێمەش ئەمانەیە بیزانین لە کاتێکە ئێمە هاتوچۆمان بۆ ناکرێت هەمومان دەرەوەی شارین بۆ کۆزانن لە ئەو قەزاوناخانەی کە لەسەر سلێمانی زۆرن و زۆر بەشیان زۆر دوورن هەموو تەلەبەکان بەهۆی ئەو قەیرانە دواکەوتنی موچێ و لە ماڵەوە یعنی نسبەتێکی ئەویان نییە کە بتوان هاتوچۆ بکەن لە کاتێک ئەمە ڕۆژانە ئەبێ لە ڕۆژێکە بڕات و بێتەوە ئەمە لەلایە کێشەیەەکە لەلایەکی تریشەوەیە ئەگەر هاتوچۆکەی بەیانات فرێم حاضرە ناکەیت